ماوەی 19 ساڵم کارە دەکەم خۆبەخشانە پێشوەخت بەدەست ئیشمان نەکرد لە گوندی چەناخچیان و کاژا و دیەکانی دەوروبەری کانیپانکە گرێزە لە تەواوی دیەکانی ئەم سنووری قەزای سەیسایق و ناحی بەرزنجە و ناحی خورماڵ لەگەڵ ناحی ناپارێزیشا ئیشم کردووە بنارینەوە و بەردەبەل و کانی ئەسکان و دۆڵە سوور و گوندی قلرخ و ئەم دیانە بە کاملیسا نا هەموو دیەکان لۆچە نێت و یادم بەم دقە کاتێک کە من یەم قبرێک هەڵەکەنم تەواوی جەستەم ئیسراحەتەکە لەبەرەوەی خێرێکەوەنە گەورەی دەسمەکەوێ عزیێت بوونی زۆر زۆرم ئیشە بڵێن خۆشە خۆش نییە لەبەرەوەی تۆ کەسێکی ئازیزتە هەچ کەسێ بێ هەر ئازیزە بسڵمانە تۆ ئینێژی لەبەرەوەی تۆ بەدەستی خۆ چاڵەکەی بۆ هەڵەکەنی و هەر بەدەستی خۆشمان بە حەفارەکان پڕێکەین و ئیتر ئیشەکەس قورسە ناڕەحاتە بەڵام لە بواری خێرەکەیەوە زۆر خۆشحاڵم پێی هەچ کەسێ تەلەفۆن کا بە حکمەوەی من ئیشەکەم ئیشی حەفارەیە لەناو قەزاکە ئیشی حەفارەیەکەم حەفار و شۆفڵی خۆم هەیە من هەچ کەس تەلەفۆنەکە من جوابە دەمەوە ئێتر هەیە بۆ ئیشی خۆیەکە هەیە بۆ ئیشی قبرێکە ئەوانەی کە بۆ قبرێکن زیاتر لەو کاتانە کە خوڕپەی یەک ناڕەحاتێ بێ بە جەسەمانە بە خەمی تەلەفۆنەکەمانە لە دوای 11 کە ئێمە تەلەفۆنمان بۆ تێ یەکسەر ئەزانی قبرە تەلەفۆنی ناوەختە ئیتر لە کاتەکانی شەوە هەموو کاتەکان ئێمە باران بوێ گەرما بوێ حەچی بوێ سەرما بوێ ئێمە لەم سەر قبرانە جاری وا هەبووە گەرمی ئەم حەفارشمان داگیرسانە ئەوە جەوەکە سارد بووە ئێمە لە ئیشی خۆمان نەوەساین قڕ بووە بەس حەفارەکە دەرچووە لەسەر جادەکە جەنازە بەشان هاتووە سیارە دەرنەچوو ئێمە هەر لە خزمەتی خەڵکابین هەر خزمەتکاری خەڵکی شەبین خۆبەخشانە بەبێ مقابل لە ماوەی ئەم کارکردنی منە کە قبر هەڵەکەنم لە ماوەی ئەم 19 ساڵە ڕووداوێکی سەیرم بینی لە یەکی لە قەبرستانەکانە ڕووداوەکە ئەوە بوو لە ناو قەبرستانەکە قبرێکم هەڵکەن قبرەکە بچووک بوو دوایوتیان کاکە چۆ ئەولاتر قبرێتر هەڵکەنە هەر چەند مەترێ لەلای قبرەکەەوە ئەوشمان هەڵکەن تەواو بین ئەوش هەر بچووک بوو دوایی کەسێک لە ناو قبرستان کە دەهاتە بوون بۆ سەرقەبران وتی ئەم قبرێکمان لە دەروی قبرستان بۆ هەڵکەنە کە چوونە دەروی قبرستان قبر بە هەڵکەنین حەفارەکەم بۆ قبرەکە ئیشی نەکرد پرسییم لە یەکێ لە هاوڵاتیەکان وتم ئەم کەسە چییە و چی کارێ وتی چی بێ لێو بشارمەوە ئەم کەسە مەعەدل قسەی هاوردوو بر کردو ئیشەڵڵا هەتا بەڕۆحزینی بم هەتا ئەم دەسانمە بتوانێت ئیش کات لە حەفارە لە پاچکاریە پشت بەخوا دەستبەرداری ئەم ئیشە نابم بەبێ مقابلیش بۆ حەش شوێنێک بووە ڕۆشتوو بەبێ مقابلیش قبرم بۆ هەموو کەسێک هەڵکەندووە کەسیش بووە پارەی داوە یانیا بوتێت ئێمە دەگەڵا ئەمە بیزگەڵا سەرفیکە هەتا ئەم دەقە 1000 تەبعم لە هیچ کەسێ وەرنەگرتووە تەنانەت وەسیەتم کردە بۆ ماڵ و مناڵەکەی خۆشم ئیسە کوڕێکم هەیە تەمەنی 11 ساڵە فێری حەفارەکەیەکە مردەوردە واخستمەتە مێشکی وە قبر هەڵکەندن چەنە خێرە چەنە ئاسوودە و پێگەێنێت چەندێ خۆشحاڵە بیت وردە وردە وام کرێت لە مناڵەکەیش تەنانەت زۆر جارێنم بە سەر قەبران ئەڵێن با سامی بشکێ لە مردوەکان چەند جار مناڵەکەم ئاوردە لەگەڵ خۆمە هەرە وەڵا لە سەیرانە بووم لەگەڵ ماڵ و مناڵی خۆمە وتیانە دراوسێکەمان مردووە گەڕامەتەوە وتیانە کەسێک لە گەڕێکێک مردووە گەڕامەتەوە بۆ قەبرەکەی لە سلێمانیوە لێرە بە تایبەتی چووم بۆ دەعواتی بۆ سلێمانی لە ڕێگا لە سنووری سەیتەرەی سلێمانیە تەلەفۆنم بۆ هاتووە گەڕامەتەوە بۆ قەبرەکە ئێمە 4 سایقین بەڵام زۆربەی زەختەکان کەوتۆتەوە سەر من بە حکمی ئەوەی من زیاتر ئیشەکەم لەگەڵ خەڵکا بووە زۆر جا من حاضر نابم بە حکمی وەی بۆ نمونە دوورم لە قەزای سیسایقیان لە سلێمانی شانیم یان حاڵەکاتێکەیە تۆ هەر جاری وایە ناتوانانی بگەڕێتەوە بە هیچ شێوەیە تەلەفۆنەکەی بۆ یەکێ لە ساقەکان یەکێکیانیان خۆشحاڵانە خۆشبەختانە ئەوان یەکێکیان هەر ئامادەیە بن
برگامان گیرا